لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحان لواني دوصد سلو حب لوانا كان تفسير القرآن بيروز بيما وخزمتان بمن بس رزامن دي خواهي قول وهيوادان اوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن أهل الكتاب من إن تأمنه بقنطار يؤده إليك ومنهم من إن تأمنه بدينار لا يؤده إليك إلا ما دمت عليه قائما ذلك بأنهم قالوا ليس علينا في الأميين سبيل ويقولون على الله الكذب وهم يعلمون. بەڵێ خۆشەویستان وەکو لەوانەیە ڕابردووش کەمێک لە خزمەت دەواتە وەستاین کە خوای گەورە سوبحانەوە وتەعاڵە دەفەرمی ئەهلی کتاب دەیان کاتە دوو بەش دەربارەی ئەمانەتەوە دەفەرمی ئیوایان تێدا ئەگەر یەک قینتاری تەسلیم بکەی وەکو ئەمان قینتار گوتمان واتە مقدارێکی زۆر وەکو ئەمانەت تەسلیمی بکەی تەسلیمت دەکاتەوە بە ئەمانەت بەڵام ئیواشیان تێدا ئەگەر یەک دیناری تەسلیم بکەی ئامادە نییە تسليمت بكاتو أمانتي إلا ما دمت عليه قائمة إلا مقر ببردوامي لسر سريبي وملازمي بكي وداوا بكي أوزا تسليم الدكاتو لبرد سيوايا ذلك بأنهم قالوا ليس علينا في الأميين سبيل لبر هندي آمادني أمانتك التسليم بكاتو ضلين لبر أوي ليس علينا في الأميين سبيل دلين لبر أوي أجر مالي أمي كان بش خوين هيز جناح من ناقاتي أمي ليردام بستيان بتايبتي عرب طبعا أو زمان كبيان صلى الله عليه وسلم هل شكو جمان تداني عربو قريشية يتر أمتي عربيش يعني أو كات كواتان دابزيا أو كوالقالي بو طبعا غالبيتي أهل مكة وهلو أهل مدينة كوا عرب بوينة يتر أوان بقشتينا يعني دلين أمي نخين دوار لبروي أمتي بوينن بعام نخين دواريان تيدابوه بعام نخين دواريان تيدابو وياخذ ما بس يعني أنا أهل كتاب نين بالفعل هيشي هاتني بيغمبري آخر زمان صلى الله عليه وسلم عرب لضمن أمتانا وكا أمي بوا أهل كتاب نبوا مشرك بوا إتر أوان أو ناوي باز دكان ما بس يعني لغير خويان بيان دقوتري أمي أو زل عرب ولغير عرب كان أهل كتاب نين إتر دانقول له إما لسرمانية أو أمانتي كوا ورمان قرتي لأمية كان بيان دينوا أصلا جناح ما ناقتي قرنيان دينوا ليس علينا في الأميين سبيل واتهيدز حقك ما لسر ترتيب نابي واتهيدز جناحك ما ناقتي أجر أمانتي أمية كان ندينوا ليس علينا في الأميين سبيل ويقولون على الله الكذب وهم يعلمون أو زاد درول سرخوا كان والعياذ بالله درۆ لەسەر خوا هەڵدەبەستن لە کاتێکدا دەزانن کەوا ئەوە درۆیە وەکو لە تەفسیرەکان باز دەکرێت کەوا ئەوان دەیانگۆ لە کتێبی خۆیان باعتیبار لە بۆیان باز کرا کەوا لە بۆ غەیری جوولەکە اعتیادی ئەگەر ماڵیشیان بخۆن ئەگەر خیانەتیشیان لێ بکەن ئەگەڵ درۆشیان لەگەڵ بکەن کەواتە ئەو خوڕەوشتانەی کە خوای گەورە لۆیانی باس کردێ کەوا لە هەموو دینەکان هەر ثابتە خوڕەوشتی جوان و بەرز لە ڕازگۆیی لە ئەمانات لە ئیلە ئاخیر لەو سفەتە جوانانە کەوا لە هەموو کتێبەکان لەسەر زمانی هەموو پێغەمبەران عەلەیهیمۇ الصلاة والسلام لە بۆ ئومەتەکانیان باس کرا دەیانگو ئەو صیفاتانە تایبەتە بۆی کەوا لە نێوان خۆمان فقط لە نێوان خۆمان جێبەجێ بکەین لە بۆ غەیری خۆمان ڕازگۆش نەبین ئاعتیادیە خائینیش بین ئاعتیادیە وعدیش نەگەین نەزێ ئاعتیادیە کەواتە ئەوە ئاعتقادیان بوو لە کاتێکدا درۆشیان دەکرد دەشیان زانی ئەوە درۆیە لەسەر خوا هەڵدەبەستن والعیاذ بالله درۆ لەسەر خوا ويقولون على الله الكذب درۆ لەسەر خوا دەڵێن کە دەڵێن خوا وای فەرمە والعیاذ بالله درۆ لەسەر خوا دەکەن لە کاتێکدا وهم يعلمون دەشزانن ئەوە درۆیە جا لێرەدا دیارە شتیوان نییە بەدەلیلی ئەوەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا یەکسەر لە دوای دەفەرمێن بەلا وەکو زانایان دەفەرمون
واتە ئەو قسەی کە ئەوان دەیکەن لێرە نەفی ئەو قسەی ئەوانە بەلە نەخێر وانە ئەوەی ئەوان دەڵێن وانە بەوا لەیس عەلەینا فی الئومیین سەبیل ئەو قسەی ئەوان دەکەن درۆیە وانە و هەروە کاتێک کە درۆ هەڵدەبەستن لەسەر خوای گەورە ئینکاری دەکات نەخێر وانە ئەوەی ئەوان دەڵێن من ئەوفا بعهده واتقى فإن الله يحب المتقين هەر کەسێک عهد و پەیمانێکی دا وەفای بەرامبەر بە عهد و پەیمانەکەی بوو گەیاندیە سەر واتقى خۆی پاراز لە پێناوی خوا لە شکاندنی عهد و پەیمان لە خیانەتکردن لە ئەمانەت لە درۆکردن واتقى فإن الله يحب المتقين ئەوە بەتەئکید خوای گەورە کەسی متقی ئەوانەی کە متقین خۆشیانی دەوێت خوای گەورە متقیەکانی خۆش دەوێت سبحانه وتعالى بەلا من ئەوفا بعهدی واتقى فإن الله يحب المتقين هەر کەسێک وەفای بە عهد هەبی ئەوجا ئەو عهد و پەیمانە لەگەڵ خوابی بە دەرەجەیەک و لەگەڵ خەڵکیشبی بە دەرەجە دوو ئەوە هەر کەسێک عهد و پەیمانی بگەینتە سەر ئەوەی کە لەگەڵ خوا کردیتی و لەگەڵ خەڵکی دەیکا واتقى خۆی پاراز لە قەدەغەکراوەکان ئەوە خوای گەورە متقیەکانی خۆش دەوێت کەواتە وەفاکردن بە عهد لە ضمنی صیفاتی تەقوایە و ئەو کەسانش کەوا صیفەتی وەفابوونیان تێدا بەرامبەر بە عهد و پەیمان کە متقین خوای گەورە خۆشیان دەوێت خوای گەورە خۆشیان دەوێت سبحانه وتعالى وزە لێرە ئەو عهد و پەیمانە بەڵێ یعنی بە تایبەتی جوولەکە و ئەهلی کتاب بەگشتی و غەیری ئەوانیش هەر کەسێک عهد و پەیمان بگەینتە سەر عهد و پەیمان لەگەڵ خوای بەستە و لەگەڵ خەڵکیش بەڵێ ئەو عهد و پەیمان لەگەڵ خەڵکیش دەیبەستی لەبەرەوەی بە فەرمانی خوا فەرمانی پێکرایە کەوا عهد و پەیمان لەگەڵ خەڵکیش بگەینە سەر کەواتە ئەویشیان هەر لە ضمنی عهد و پەیمانی خوایە سبحانه وتعالى و بە تایبەتیش بەنسبەت ئەهلی کتاب بەلا من ئەوفا بعهدی معنایەوە نییە ئەو کەسێک کەوا لە ئەهلی کتاب ئەمانەتە کە تەسلیم کاتەوە متقی و خوای گەورە خۆشی دەوێت یەکەم عهد و پەیمان کەوا لەسەر ئەوانە کە ئیمان بە پێغەمبەری مەبینی صلی الله علیه وسلم خوای گەورە عهد و پەیمان لێوەرگرتن وەکو لە ئاەتەکانی دواترێ دێ عهد و پەیمانی لێوەرگرتینەکەوە ئیمان بە پێغەمبەرانی خوا بین و بە تایبەتیش بە پێغەمبەری خاتەم کەواتە ئەو کەسێک کەوا عهد و پەیمان بگەینتە سەر ئیمان بە پێغەمبەر بینی پێغەمبەری خاتەم عەلەیهی سڵاو وسەلام ئەوجا عهد و پەیمان لەگەڵ خەڵکیش بگەینتە سەر و خۆی لە شکاندنی عهد و پەیمان پارێزی خوای گەورە ئەو کەسە بە متقی دادەنێ و هەروەها خوای گەورەش متقیەکانی خۆش دەوێت جا لێرە تەماشا دەکەی کاتێکەوان ئەو درۆییان هەڵدەبەستا لەسەر خوا سوبحانه وتعالى گوایە لە بۆ غەیری خۆیان دەکرێت عهد و پەیمان نەگەینە سەر دەکرێت ئەمانەت تەسلیم نەکرێتەوە خیانەت دەکرێت درۆیان لەگەڵ بکرێت خوای گەورە بە درۆیان دەخاتەوە جا لێرە تەماشا دەکەی زۆرێک لەو صیفاتانەی کەوا خوای گەورە لە بۆ ئەهلی کتاب باسی کردیە لە مەقامی ذەم واتە لە مەقامی ئەوەی کەوا گلەییان لێ دەکرێت کاشتی ناڕێیەکە خوای گەورە لەیانی قبول نەکردێ بەداخەوە لەناو ئومەتی ئیسلامیش هاتە جێ یان لەوانەیە کەسانێکی لە مسلمانان واتێ بگەن کەوا تەنها ڕازگۆیی با دەبێت لەگە مسلمانان ڕازگۆ بن با بڵێن گەڕانەوەی ئەمانەت و پارێزگارکردن لەسەر ئەمان تەنها لەگەڵ مسلمانان بی وعد بەجێگەیان تەنها لەگەڵ مسلمانان بی لەگەڵ غەیری مسلمانان ئیعتیادی لەگەڵ وا تێگەیشتی ئەگەر لەگەڵ غەیری مسلمان درۆژ بکەی ئیعتیادیە خیانەت لەگەڵ ئەمانە بکەی ئیعتیادیە وعدی بەسەر نەگەینی بەجێ نەگەینی ئیعتیادی طبعا ئەوانە وانییە هیچ شتی وانێ بەلە من ئەوفا بعهدی واتقى کاتە ئەو صفاتە ئامانەی کە خوای گەورە وەکوتمان لەسەر زمانی هەموو پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام لە بۆ هەموو ئومەتیان ڕەوان کردیە لە بۆ مسلمان و غەیری مسلمانە وەکو لە چەندین جێ ئیشارەت پێکرا بە دەلیلی وەکو لە سوورەتی البەقەرە دەفەرمێ وقولوا للناس حسنا وقولوا للناس حسنا لە بۆ هەموو خەڵکی قسەی چاک بکەن لە ضمنی قسەی چاک ڕازگۆییە درۆی نەکەی لە ضمنی قسەی چاک ئەوەی وعدت بەجێ بگەین لە ضمنی قسەی چاک ئەوەی کەوە خۆڕەوشت لەگەڵی باش بێ و پێغەمبەر صلی الله علیه وسلم وخالق الناس نەک مسلمانان وخالق الناس لەگەڵ هەموو خەڵکی وخالق الناس بخلق حسن لەگەڵ هەموو خەڵکی بە خۆڕەوشتی چاک طبعا ئەن با بڵێن خۆڕەوشتی چاک و پاک بەشێکی گرنگە لە دینی هەر کەسێک و هەر ئیماندارێک کەوا خۆڕەوشتی چاک بی و چەندین ئاەت و ئەحادیثی لەسەر هاتێ و بەشێکی گرنگشە لە دەعوەی مسلمان وەکو زانان دەفەرمن دەعوەکی سامیتە دەعوەکی بێدەنگە کاتێک کە خۆڕەوشتت جوان لەگەڵ خەڵکی بەو خۆڕەوشتە جوانت بە بێدەنجی ئەتوبانجیان دەکەی لە بۆ ئەو دینەی کەوا ئەتوو مەبەستە کەوا ئیسلامە
داوەکی سامت دەکەی واتە بەبێ دەنج بەبێ پێ بڵێ وەرە ئەتوای لەکەی معجزبی بەخۆ ڕەوشتە جوانەکەیت و ئیتر دەشزانێ و خوڕۆشتەیت و لە ڕوانگەی دینە و هەڵقۆڵایە ئیتر معجزب دەبی بە دینەکەت کەواتە بەڕاستی خوڕۆشتی جوان داوەیەکی سامت و بێدەنگە لۆیە زۆر گرنگە ئەو سفەتەی جوولەکەمان تێدا نەبی کە بڵێن لەیس عەلەینا فی الأمیین سەبیل ئەوە ئیفترایە لەسەر خوا والعیاذ بالله ئیفترایە لەسەر خوا نا خوڕۆشتی جوان ڕازگۆیی ئەمانەت پارێزی وعدگەیاندن هەموو ئەو سفەتە جوانانە لەگەڵ مسلمان و غەیری مسلمان پێویستە ئەو شتانت هەمووی لێ بێتە جێ پێویستە ئەو شتانت هەموو لێ بێتە جێ ئیتر ئەوە دینی ئیسلام ئەو دینی خوایە سبحانه وتعالى دەفەرمێن بەلا من ئەوفا بعهده واتقى فإن الله يحب المتقين هەر کەسێک تەقوای هەبی عهد و پەیمان بگەینتە سەر تەقوای هەبی خۆی لە کار و خۆڕەوشتە ناشرینەکان بپارێزێ لە بەخاتری خوا ئەوە متقی و خوای گەورەش متقی خۆش دەوێت کەواتە ئەگەر تەنها و تەنها ئەوە پاداشتەکەبی کەسێکەوە عهد و پەیمان بگەینتە جێ و خۆی لە خۆڕەوشتی خراپ بپارێزی پاداشکە تەنها ئەوەندە کە خوا خۆشی دەوێت ئەوەندە گەلێک زۆرە چونکە ئەگەر خوا خۆشتی ویست کەواتە ئەتوو هەموو شتەکەت بەدەستێنا لە دنیا و لە قیامەت ئەگەر خوا خۆشتی ویست ئەهلی ئاسمان خۆشتی دەوێت ئەگەر خوا خۆشتی ویست ئەهلی زەوی قبولی لۆدانەر لەسەر ڕووی زەوی وەکو حەدیثی صحیحدا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دەکاتن ئیتر بەڕاستی و چەندین پاداشتی دیکەش وەکو خوای گەورە لە جێگای دیکە باسی دەکات پاشان دەفەرمێ إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا أولئك لا خلاق لهم في الآخرة ولا يكلمهم الله ولا ينظر إليهم يوم القيامة ولا يزكيهم ولهم عذاب أليم ئەوانەی کەوا يشترون بعهد الله ئەوانەی کە بە عهدی خوای گەورە دەگۆڕنەوە وأيمانهم وسوێن خواردنەکانیان کەواتە عهدی خوای گەورە و سوێن خواردنەکانی خۆیان دەگۆڕنەوە یشتەڕون بەمعنە یەستەبدیلون عهد و پەیمانەکانی خوا و هەروەها سوێندەکانی خۆیان دەگۆڕنەوە بەچی ثەمەنەن قەلیلە بە ثەمەنێکی کەم بە شتێکی کەم لە دنیا بە قازانجێکی کەم وەکو زانان دەفەرمون ئەگەر هەموو دنیاوی مقابل بەوەی کەوا عهد و پەیمانی لەگەڵ خوا بشتێنی و هەروەها سوێندێک بە درۆ بخۆی مقابل بە هەموو دنیاش بی ئەو ثەمەنێش قەلیل لەبەرەوەی قل مەتاع الدنیا قەلیل هەموو دنیا پێبەخشرێ قەلیلە نسبەتەن بە ئاخرەت کەواتە ئەگەر مقابل بە هەموو دنیا سوێندێکی بە درۆت خوار یا مقابل بە هەموو دنیا عهد و پەیمانێکی خوای گەورەت شاردەوە و گۆڕیت و نەتگەیاندە سەر وەکو ئەهلی کتاب ئەو عهد و پەیمانەی خوای گەورە سبحانه وتعالى کە لایان وەرگرت بوو کە دەبی ئیمان بە پێغەمبەری خاتەمبینی صلی الله علیه وسلم لە کتابەکانیان لەسەر زمان پێغەمبەرەکانیان وەریان گرت بوو ئەوان کاتێکەوە دەیگۆڕنەوە بە ثەمەنێکی قەلیل بە بەخششێکی کەم لە دنیادا ئەوە جەزایان چییە؟ أولئك لا خلاق لهم في الآخرة ئەوانە کەسانێکن هیچ نەسیبیان نیە خەلاق بەمعنای نەسیب دێ هیچ بەشیان نییە لە ئاخرەت ولا يكلمهم الله ولا ينظر إليهم خوای گەورە قسەیان لەگەڵ نافەرمی ڕۆژی قیامەتێ و تەماشایان ناکا ولا يزكيهم و پاچیان ناکاتەوە لە گوناه و تاوانەکانیان و لێیان خۆش نابی و هەروە بەمانەی تەزکیەشیان ناکە بەمانای ئەوەی کەوە مەدح و ثەنایان ناکا لەسەر بابرین لەسەر مستەوای هەموو خەلائق ولهم عذاب أليم وعذابەکی بەئێش و ئازاریان لە بۆ ئامادەکرایە عذابێکی بەئێش و ئازاریان لێ ئامادەکرا کەواتە لێردا إن الذين يشترون بعهد الله وەکو گوتمان ئەوانەی کەوە عهد و پەیمانی خوای گەورە ئەو بەنسبەت ئەهلی کتاب و بەنسبەت غەیری ئەهلی کتاب یەکەم شت عهد و پەیمانی خوای گەورە ئەوەی کە بە تاک و تەنیا بیپەرستی و ئیتیباعی ئەو پێغەمبەرەی بکەیت کە خوا ناردیتی سبحانه وتعالى ئیتر ئەوانەی کە عهد و پەیمانی خوای گەورە کەوا بە تاک و تەنیا بیپەرستن انحراف لە دینەکەیان نەکەن و هەروەها عهد و پەیمانیان لەگەڵ خەڵکی نەشچێنن و هەروەها سوێند خواردنی بە درۆ مقابل بە شتێکی کەم کەواتە ئەو شکاندنی عهد و پەیمان و سوێند خواردنی بە درۆ مقابل بە شتێکی کەم ئەگە گوتمان ئەو شتەکەمەش هەموو دنیاش بیتن ئەوە جەزایەکەیتی ئەوە جەزایەکەیت کە خوای گەورە لێرەدا باسی کرد کە هیچ بەشیان لە ئاخرەت نامینێ هیچ بەشیان لە ئاخرەت نێ هیچ پاداشتیان لە ئاخرەت نابی و هەروها بەو چەند جەزایش کەوا خوای گەورە باس کردێ کەوا هەندێک تەفسیلات تێدا بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتەوە زیاتر قسەی لێ دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين
لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون